بەڵێ لەسەر بابەتی ڕۆژی ژیانی کرێکاران و هەوڵەکانی حکوومەت لە پێناو ژیان و سەلامەتی کرێکاران میوانێکمانەیە کوێستان محەممەد وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە سلێمانیەوە ڕاستەخۆ لەگەڵمایە. کوێستان خان ئەم کاتت باش. زۆر لە ساڵانی ڕابردووە زۆر قسە لەسەر داوا و مافی کرێکاران ئەکرا لە هەرێمی کوردستانە، هەڵبەت لە هەموو جیهانە قسە لەسەرم بابەتە هەیە، بێگومان هەر هەرێمی کوردستان نییە. بەڵام ئێوە تا چەند وەکو کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵتان ناوە داوا و مافی کرێکاران وەک ئەوەی لە یاسادا هاتووە جێبەجێ بکەن؟ زۆر سوپاس. زۆر بە گەرمی پیرۆزبایی ڕۆژی جیهانی کرێکارانەکەم لە سەرجەم کرێکارانی جیهان و کرێکارانی هەرێمی کوردستان بە تایبەتی. هیوادارم بتوانین سەرجەم مافەکان و داخوازیەکانیان جێبەجێ بکەین. بەڵێ ئێمە ئەگەر سەیری کارنامەی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بکەیت، زۆر بە گرنگیەوە باز لە کەرتی تایبەت، باز لە بێکاری، باز لە کرێکارەکات کە ئەمانە هەمویان تەبەن پێکەوە وابەستەن. ئێمە کە هاتوینەتە سەر دەست بەکار بووین و ئەم وەزارەتەمان وەرگرتووە، ئەگەر هەر لە دەستەبەری کرێکارانەوە بڵێ قسە بکەین، ئەوەیە ئەویش لە سادەی کرێکاران لە هەرێمی کوردستان و شوێنکار دەستەبەر کرابوون. ئێستا گەیانومانەتە لە 160. داهاتی سندوق 350 ملیار و کەسرێک بوو. ئێستا گەیانومانەتە تریلیۆنێک و 51 ملیار و کەسرێک، کەواتە 3 ئەوەنەونی و داهاتی سندوق زیایی کردووە. کەس داهاتی سندوق زیاکە واتە ژمارەی شوێنی کار و ژمارەی کرێکاری دەستەبەر 3 ئەوەنەونی و زیایی کردووە. ئێمە گرنگی زۆر تایبەتمان ناوە بە بابەتی کرێکار مافەکانیان. ئەگەر سەرەتا لە باسی یاساکانەوە قسە بکەین، ئێمە یاسای کارمان ئامادە کرد، ئەنجومەنی وەزیران پەسەندی کرد، نردمانە پەرلەمان و پەسەند کرا. بەڵام بەداخەوە بەهۆی ئەوەی پەرلەمان هەڵبۆشایەوە یاساکە کاری پێ نەکراوە تا ئێستا. یاسای خانەنشینی و دەستەبەری کۆمەڵایەتیمان ئامادە کرد، ئەنجومەنی شورا ڕەوانەی ئەنجومەنی وەزیرانی کرد، هەموو تێبینیەکانمان وەرگرت، بەڵام لە ئەنجومەن گفتوگۆی لەسەر نەکرا تا بنێڕێت بۆ پەرلەمان. واتە دوو یاسای زۆر گرنگ وەزارەت ئامادەی کردووە. هەروەها بۆ یەکەم جارە دوای ئەو هەموو ساڵە وەزارەتی کار ڕێنمایی تەندروستی و سەلامی پیشەیی ئامادە بکات و بیخاتە بواری جێبەجێکردنەوە. هەروەها بڕیاری 172 ئەنجومەنی وەزیران کە تایبەتە بە ئەوەی کە هەموو شوێنکارێک گەبێت لە 175 کرێکاری خۆماڵی بێت، ئەو ڕێنماییەش وەزارەت دەری کردو، ئەڵێ لە 170 ئەو لە 175 ئەبێت دەرچووی دانەمەزراو بێت. ئەمە چەندین لە بواری یاساخانەگە لەسەر پرسە بوەسی لەسەر دوایین بڕیار کە باسی کرد کە لە 170 بۆ لە 175 کرێکاری دەستی خۆماڵی بێت. تووشی هیچ ئاڵنگاریەک نەبوون لەم بابەتە؟ ئایا وەکو پێویست وەبەرهێنەران لە هەرێمی کوردستانە بەدەمە بابەتەوە هاتوون؟ بەڵێ ئێمە ئێستا کۆمەڵێکی زۆر لە شوێنکارەکان داوا ئەکەن کە پابەند نەبن بەم ڕێنماییەوە، بەڵام ئێمە لە ڕێنماییەکە یەکێک لە مادەکانی ئاماژە بەوە کاتە شوێنکارێک پێی وابێ کە ناتوانێت خۆی بگونجێنێ لەگەڵ ئەم بڕیارەیە، پێویستە سەردانی بەڕێوەبەرایەتی کار بکات. بەڕێوەبەرایەتی کار داواکەی بەرز بکاتەوە بۆ بەڕێوەبەرایەتی گشتی کار و دەستەبەری کۆمەڵایەتی لیژنەیەکی پسپۆر هەڵسەنگاندن بۆ داواکەی بکەن. ئەگەر پێیان وابێ بەڵێ ناتوانێت لە 175 دابین بکە، ئەینێرێتە وەزارەت، تەنها بە واژۆی وەزیر ئەتوانرێت کە لە 175 پابند نەبێت. بەڵام ئێمە پێمان وایە زۆربەی شوێنکارەکان ئەتوانن پابند ببن. ئێمە پێمان وایە تەنها ئەو شوێنانەی کە کرێکاری خۆماڵی ناتوانێت ئەو کارە بکە، وەک کارگەی ئاسن، کوورەکانی تواندنەوەی ئاسن، کرێکاری خۆماڵی ئەو کارە ناکات. بەدەر لەمە زۆر
شوێنەکانی کە هەمووی کرێکاری خۆماڵی ئەتوانێت ئەو کارە ئەنجام بات و خەڵکی پسپۆرمان هەیە بە هەزاران دەرچووی زانکۆ و پەیمانگا و ئامادەیە پیشەیەکانمان هەیە بۆیە بیان و یەک نییە بەدەست ئەم کۆمپانیا و شوێنکارانەوە کە نەتوانن ئەم بڕیارە جێبەجێ بکەن تەنها و تەنها ئەوەیە کە ئەوان کاتێک کرێکاری بیانی ئەهێنن کرێی کەمتری ئێنێ لە کرێکاریی خۆماڵی دەستەبەری ناکەن واتە دوو جار ئەو لە ڕووی مادیەوە قازانجەکە بەڵام زیانێکی گەورە بە دەستی کاری ناوخۆی ئەگەیەنێ کە ئەو هەموو دەرچووەمان هەیە لە کەرتی تایبەت کاری دەست ناکەوێ بۆیە ئێمە زۆر بە جددی بە دوواداچوون بۆ ئەم بابەتە ئەەکەین هەر شوێنکارێک پابند نەبێت ڕێکاری یاسایی ئەگرینە بەر بەرامبەری هەروەها ئەنجومەنی وەزیران ڕێنمایی هێنانی کرێکاری بیانی دەرکردووە کە 3 مانگکە ئەچێتە بواری جێبەجێکردنەوە ئەوی ژواکات کە یەکەم مافی کرێکاری بیانی پارێزراو بێ و دووەم مافی کرێکاری خۆماڵی پارێزراو بێت کرێکاری بیانی نەبێتە بەدیل بۆ کرێکاری خۆماڵی لە ڕووەکانی کەوە ئێمە ئەگەر بەراوردی بەڕێوەبەرایەتی کارمان بکەیت لەگەڵ بە ساڵانی پێشوو ژمارەی سەردانی بەڕێوەبەرایەتی کارمان بۆ شوێنکارەکان بۆ بە دوادواچوونی مافی کرێکار زۆر 3 قات بەرابەر هەموو کابینەکانی پێشووە بە بەردەوامی لیژنەکانی ئێمە سەردانی شوێنکارەکان و پرسیارە بکەم کوێستان لەسەر مەسەلەی بە دواداچوون بۆ ینی ئاگاداربوون لە جێبەجێکردنی مافی کرێکاران تا چەند وەکو وەزارەت توانیوتانە بە دواداچوونی پێویست بکەن بە تایبەتی لەو مافانەی کە کرێکاران هەیەە هەر لە بابەتی موچەوە هەر لە بابەتی مۆڵەتەوە هەر لە بابەتی سەلامەتی کرێکارانەوە لەم بابەتانە تا چەند توانیوتانە هەنگاوی پێویست بنێ ئێمە لەگەڵ هەموو ئەو ئاڵنگەرانیە لە بەردەممانایە بەڵام توانیمانە بە شێوەیەکی زۆر باش لیژنەکانمان لیژنەی هاوبەشی بەڕێوەبەرایەتی کار دەستەبەر قایمقامیەت هەروەها سەندیکای کرێکاران شوێنکارەکان بەسەر بکەینەوە خۆیان ڕۆژانە سەردانی شوێنکارەکەن و هەروەها هێڵی گەرمی 5500مان هەیە هەر کرێکارێک پەیوەندیمان پێوە بکات یەکسەر لیژنە ئەنێرین لە هەر شوێنێک ڕووداوێکی نەخوازرا و بێتە پێشەوە بە هەمان شێوە لیژنە ئەنێرین چەندین شوێنکارمان سزایەوە ڕوبەڕووی یاساییمان کردوونەتەوە بەڵام ئەمە هەروە بە ئاسانی نەبووە ماوەیەک پێشێستا چەند مانگێک پێشێستا لە قەزای کۆیە بەداخەوە لیژنەیەکمان سەردانی شوێنکارێکی کردبوو هەتا ئاستی مردن لێیان نابوو لە کاتێکە خاوەنی شوێنکارەکە ئاسایش بوو ینی خۆی لە قەزایەکی کە ئاسایش هات بە پێچەوانەی ئەوەی کە ئاسایش لە شوێنکارێک لە کارمەندەکانی ئێمە یاوە ئاسایش هاتن دەرگای شوێنکارەکەیان بۆ کردینەوە کە بچین بزانین ئەم کرێکارانە زانی بوومان کە دۆخی کرێکارەکان زۆر خراپە بزانین ئایا موچەکانیان کەمترین موچە 350,000 وەرەگرێت ئایا 8 سعات کاری پێەکەن وایە هەموو پێویداویستیەکانی تەندروستی سەلامی پیشەیی بۆ دابین کراوە ئەمانە زۆر جار ئێمە ئەبێت دامودەستگاکانی تر هاوکارمان بن بۆ ئەوەی شوێنکارەکان دەستێژی نەکەنە سەر کاربەندەکانمان وە کراویشە لە زۆرخان هۆشیاری کرێکاران سەبارەت بە مافەکانی خۆیان و یعنی هەر کاتێک کە زانیان مافیان پێشێل کراوە پەیوەندی بە ئێوە بکەن تا چەندەم هۆشیارە لە نێو کرێکاران بڵاو بووەتەوە و ئێوە چه هەڵمەتێکتان بۆ ئەم بابەتە ئەنجاماوە بەڵێ ئێمە یەکەم هێڵی گەرمی 5500مان هەیە دووەم چ لە پیج چ نووسینگەکەی خۆم بە بەردەوامی پەیوەندیان پێوە ئەکرێت و هەروەها پەیوەندی بە خۆشمەوە ئەکرێت لە ڕێی پەیوەندی تەلەفۆنیەوە یا لە ڕێی نامم بۆ ئەنێرن کە لە فلانە شوێن کرێکارەکان مافیان پێشێلەکرێ بەڵام یەکەم وشیاریەکە وەک ئاماژەت پێکرد وەک پێویست نییە کە ئەمە ئەرکی سەندیکای کرێکارانە کە وشیاری یاسایی لە ناو کرێکارانە بڵاو بکاتەوە دووەم کرێکار ئەترسێ هەر کاتێک کرێکار داوای مافی خۆیەکات
بەداخەوە خاوەنکارەکەی دەریەکات لەبەرەوەی کە یان گرێبەست نییە لە نێوانیانە یان گرێبەستەکە بە بەرژەوەندی خاوەنکار نووسراوە بۆیە کرێکار بۆ ئەوەی کە خاوەنکارەکەی دەری نەکات و بژێوی ژیانی نەبڕێت ناچارە تەلەفۆن بۆ ئێمە نەکا پەیوەندیمان پێوە نەکا لە مافەکانی خۆی خۆش ببێ بۆ ئەوەی دەرنەکرێت بەڵام ئێمە لە هەر شوێنێک زانی بێتمان سەردانی شوێنەکانمان کردووە و زۆر شوێن کارمان داخستووە و زۆر شوێن کارمانیاوە بە دادگا بۆ ئەوەی کە مافی خاوەن کرێکارەکان بسەنینەوە. بەڵێ کوێستان محەممەد وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر سپاس بۆ بەڕێستە.